خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. ئەو حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و تەواوی ئەو دەستکەوتانەی کە ئێستا هەیە و ململانەی سیاسی لەسرە لە خۆڕا دروست نەبوون. بەرهەمی خوێن و خەبات و ژوورە تاریکەکان و ئەشکەنجە و ئازاری سەدان تێکۆشەر و قارەمانی ئەوە ڕۆژەیە. زیندانیانی سیاسی شەهیدی زیندون، هاوشێوەی کەمەندامانی سەنگەر، ڕۆژگارێک لە شانە چەکدارەکانی هێز و لایەنە سیاسیەکان و لە ڕێخستنەکانی ناوشار ڕۆحی خۆیان لەسەر دەستدانا بۆی ئەو ملەتە بە ئازادی بگات، بۆی ڕۆژگارێک بێت وەک ئەمڕۆ حکوومەت و پەرلەمانی کوردی هەبێت، بەڵام وەک خۆیان ئەڵێن نیگەران و ناڕازین لە بەرامبەر ئەوەی کە ئەوان خوا ڕزگاری کردن لە زیندان و جارێکی تر تەمەنی پێداون، بەڵام خەریکە نادادی و ناعەدالەتیەکان بەرامبەر بە زیندانیانی سیاسی بێئومێدیان دەکات. ئێمە لەگەڵ ئازار و گلەی و داواکاری و سەرنجەکانی زیندانیانی سیاسی ئەم شەو بەرنامەی ڕەهەنت گفتوگۆکەین کە ئەیانەوێت لە ڕێگەی کورسات نیوزەوە نیگەرانیەکانیان بگێن و ئێرەش ماڵی ئەوانە. میوانەکانم ئەم شەو بەڕێز شێخ بەهادین شێخغازی سەرۆکی کۆمکاری زیندانە سیاسەکانی کوردستان بەخێر بێی کاک شێخ، هەروەها ژمارەیەکی تر لە زیندانیە سیاسیەکان بەڕێزانیان لێرن، ئەوانیش بەشدارە بن. بڕیار بووم بەڕێزێکی تر لە دهۆک بەشدار بێت و بریکاری وەزیری شەهیدان دوای چەندین پەیوەندی بەڵام ئامادە نەبوو بەشدار بێت. کاک شێخ بەهادین، گرفت و نیگەرانیەکانی ئێوە لەکوێوێ و لەکوێوە دەست پێکات؟ سەرەتا سوپاسی جەنابتانەکەم و پێشەکی کە وتتان ڕێگەت بۆ من زۆر ئاسانتر کرد. ڕەنگە بارێکی قورسی ئێمەشت سوو کرد. لە ڕاستیە ئەم حکوومەتەی کە هاتۆتە کایەوە هەروەکو تۆ وتێت بە دڵنیایی ڕەنج و خەبات و خوێنی شەهیدان و کەمەندامانی سەنگەر و ڕێکستەندێرینەکانە و بێگومان ئێمەش بەشێکین لە هەموو ئەوانە کە هەم زیندانی سیاسی بووین، ڕێکخستنی دێرین بووین و زۆر بەشمان پێشمەرگەی دێرین و شۆڕژگێر و خەباتگێڕی ئەو سەردەمانە بووین کە هەوڵ و خەباتمان بۆ ئەوە بوو کە ڕۆژێک ئەم ئاڵایی کوردستانە بەرز بێت و حکوومەتی ئەو هەرێمەی کوردستان و حکوومەتی کوردستان دروست بێت. وامان ئەڕوانی کە بەرپرسان کە بچنە دەسەڵات پێش هەموو کەس ئەمانە بەسەرەکەنەوە، ئەو هاوڕێیانی کە خەباتگێڕ و شۆڕژگێڕ بوون لە سەنگەرەکانە کە ئەوانەی کە خۆیان لە مەیدانە بوون تێئەگەن ئەزانن خەبات یعنی چی، تێکۆشەر یعنی چی، خۆڕاگیری زیندانەکان مانایەن چییە. وامان هەستە کرد بەڕاستی کە خوێندنەوەیەکی زیاتر لەوەی کەوا ئەمڕۆ بە نیگارانیەوە بەداخەوە چاوەڕێین کە حکوومەت لە دوای چەندین حکوومەتی تر دڵمان بەوە خۆش بوو کە ئەم حکوومەتە دێت عالەمی چاکسازی هەڵکردووە. لەم چاکسازیە ئێمە تێکۆشەرانی دێرین بەهرەمەند دەبین لەوەی کەوا خەبات و ماندووبوونمان بە فیڕۆ نەچوو بێت و ئەو پاداشتە کە بۆ پاداشت نەمان کردووە، بەڵام ئەو خوێندنەوەیان بۆ بکرێت کە شایستەی ئەو ڕۆژگارە بێت کە ئێمە لە زیندانەکانە چەشتومانە و لە پێناوی ئەو حکوومەتی کە ئەمڕۆ هاتووە. حکوومەتی پێشوو یا بڵێم کابینەی پێشوو زۆر قۆناغمان تێپەڕان لە ماف و امتیازاتی زیندانی سیاسی. یاسایەکمان هەیە کە یاسای ژمارە 11 ساڵی 2011 پێڵێن کە ماف و امتیازاتی زیندانی سیاسی دەستەبەر کردووە. بەداخەوە ئەتوانین بڵێن قەیرانی دارایی لە کابینەی پێشوو ئەتوانین هەندێک چاوپۆشی بکەین لەوانەی کە بەڵێ قەیرانی دارایی ڕێگر بوو لە هەندێک شت، بەڵام ئەوەش مانای ئەوە نییە کە زیندانیانی سیاسی
بە پێی دارایی سەردەم و حکوومەت هەڵوێستی لەگەڵا بکرێ. ینی زیندانی سیاسی و تێکۆشەرانی دێرین ئەبێ مافەکانیان چەسپاو بێت. ئێمەش وەکو باقی خەڵکی ئەو هەرێمە ئەگەر نەبوو بۆ هەمومان نەبێت. ئێمەش لاریمان نییەلەوە، بەڵام نەک نەخوێنڕیتەوە نەک ئێستا ناخوێنرێت ئەو مافە بەداخەوە لەو کارمەسیلێتان کراوە وەسن ئەو نیگەرانی حەقیە لەسەر چییە؟ ئەوەی کە بەرچاوە زۆر زەقە ئێستا کە ئێمە چاوەڕێ بووین لە حکوومەتەی تازەیە بە یاسای چاکسازی بکرایە. مادەی شەشەمان هەیە لە یاسای مافومتیازاتی زیندانی سیاسی بڕگەی سێیەمی ئەڵێ مافومتیازاتی زیندانی سیاسی ئەبێ هاوتای هاوشێوەکانی بێت لە حکوومەتی عێراقی فیدراڵ. ئەمە یاسا هەیە، ئەمە یاسایە، یاسای ژمارە 11. ئەگەر یاسای چاکسازی هاتووە چاکسازی بکە ئەو بڕگەی کە کاری پێ نەکراوە لە حکوومەتی پێشوو، ئەمە چاکسازیە تۆ بیکەیت، نەک چاکسازیەک بێ هێڵەشێک بێنی دووبارە بۆ فلتەرێک بۆ پیاچوونەوەی ئەم زیندانە سیاسیانە کە ئێمە ناڕازیش نەبووین. ئێستش لەگەڵ ئەو یاساین کە پاکسازی بکرێ، بەڵام لە دوای ئەوەی کە ئەم وەزارەتە هات و ئەم حکوومەتە هات وەکو ئەوە دێتە پێش چاوم کە مدیرێکی تازەی کارەبا بێت، لەبەر ئەوەی کە خەڵکێک سەرپێچی هەیە کارەبای هەموو شار بکوژێنیتەوە تا بزانی سەرپێچەکان لەکوان ئەوانە بدۆزیتەوە کە کارەبای هەمووی ببڕی. ئێستا کارەبای هەمووی لە ڕاستیە هات هەموو زیندانیانی سیاسی تێکۆشەرانیانی حتا شەیدانیشی تا مەسافەیەک ڕاگرت کە زیندانی سیاسی بەداخەوە لەو هەڵوێستەیە لەو داخستنە ماوەیەکی زۆری خایان زیاتر لە ساڵێک و نزیکەی 4 مانگ بۆ 6 مانگ ئەم کارەبایە لە زیندانیانی سیاسی لە تێکۆشەرە دێرینەکان لەو خەباتجێڕە و زەحمەت کێشانەی کە لە زیندانە خۆڕاگر بوون دیسانەوە یایەنەوە بەر خۆڕاگریکی ترکە ئەوەی کە موچەی تری نەبوو کە ئەبوایە لە حکوومەتی پێشوو و کە ئەمان هاتوونەتە سەرکار ناکرێ ئەو کارەبایە کوژێنیتەوە ئەتوانی بگەڕی بە دوای خەلەلەکانە. بەڵام نەک تۆ هەموو خەڵک هەموو زیندانیانی سیاسی بێبەش بکەی لە مافی خۆی ڕابوەسی دیسانەوە پیاچوونەوەی پیا بکەیت کە دەریش کەوتووە لە دوای 4 ساڵ پیاچوونەوە بە دۆسی زیندانی سیاسی بە 5216 کەس 48 کەس لەمانە مافیان بڵین جێگەی گومان بوون کە یاسایەکی پزیشکی هەیە کە بۆ هەر 100 نەشتەرگەریەک ڕەنگە پزیشکان باشتر لەوە حاڵیە بن بۆ هەموو 100 نەشتەرگەریەک 5 نەشتەرگەری دائەنرێ ئەمە کە هەڵی تیا بکرێ. یعنی مە ئاساییە لە 5,000 ئەگەر 50 کەس بوو بێ کەواتە 1000 یەکەکات تقریبان بەو شێوەیە یاخود 1000 ئەوەندە ناکا کە وەکو پزیشکیش کاری بۆ بکەیت کەواتە ئەو دۆسیەی ئێمە پاک بوون. لە کاتێکە ئەم زیندانە سیاسیانە کە پرژاس کراونەتەوە لە کابینەی پێشووە بە چەندین فلتەرا تێپەڕبوون لە هەموو شارێکی هەرێمی کوردستان لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی لە ڕاپەڕین لە گەرمیان لێژنەی تایبەتی دروستکراو بۆ ئەمە بەستە بە سەرپەرشتی دادوەرێک ئەمانە پرژاس کراونەتەوە کە نوێنەری وەزارەتی ناوخۆی تیا بووە، نوێنەری وەزارەتی شەیدانی تیا بووە و نوێنەری زیندانی سیاسی بە میکانیزمی حکوومەت ئەمانە پرژاس کراونەتەوە لەسەر جادەوە نەهاتوون بە چەندین فلتەرا کە کۆمکاری زیندانە سیاسەکان پێشەکی ئەمانەی گەڵاڵە کردووە و لێپرسینەوەی کردووە و دۆسی بۆ دروست کردووە دۆسیەکەی ناڕۆتە لای دادوەر دووبارە چۆتەوە بەم دۆسیانە. ئەم خەڵکە ئابوو شێوەیە کراوە کە ساڵانێکی دوور و درێژە چاوەڕێکن کە موچیان بۆ دەرچێت لە دوای ئەم ماوە درێژە کە چاوەڕوان بووین ینی مافەکانیان پێ بدرێ بەداخەوە چەندین جار گۆڕانکاری لە ئەمفال جاکراوەتەوە مەسەلەن لە زیندانی سیاسی بەڵێ زیندانی سیاسی بەپێی یاسا کە هاتووە ئەو کەسەیە کە هەڵوێستی سیاسی بوو بێ بەرامبەر بەڕژێمە یەک لە دوایەکانی پێشووی عێراق وەکو کورد بەڵام ئەوانەشی کەوا نزیکی زیینە بە چاڵکردون بوون وەکو ئەمفالەکان یعنی مافی وایان نییە کە تۆ موچەیەکیان بۆ بڕیتەوە بە سەلام بکەیتوانی کە ماون
کەزیینە بە چاڵ نەکراون ئێوە بە دیاری ئەگەر زیندانی سیاسیش تۆ ئەژماری بۆ ناکەی بەڵام وەکو وەزارەتی شەهیدان و ئەمفال ئەمە لە گۆشیەکە جێی بکەنەوە مافی بەرێ ئێستا چی امتیازاتی چۆن لێەوە بڕێوە لە ڕاستیەکانم پامێک ڕوون بێت ئێمە زۆر هەوڵمان ناوە لە ساڵی 2011ەوە ماف امتیازاتی زیندانی سیاسی لە عێراقا هەموار کرایەوە بۆ 25 ساڵ و لە دوای ئەوە لە 2016 کرا بە هەمیشەیی بەخانە نشینی ئێستا لە عێراقا هەموو زیندانێکی سیاسی برادران لەوە چێ وردەکاری ئەو بابەتە باشتر بزانن زۆر لەو ماف امتیازاتانیان هەیە کە ئێمە لە 2013ەوە داوا ئەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو یاسایە بەپێی ئەو یاسایی کە دەرچووە لە 2011 هاوتای عێراقی بکە هەتا ئێستا هیچ هەنگاوێکیان بۆ ئێمە نەناوە مانجی پێشوو لەگەڵ سەرۆکایەتی ئەمەی دکاک دکتۆر عەبدولحەکیم خەسرە و هەمان فەرمانگەی هەمانگی ئەنجومەنی وەزیران دانیشتین ئەویش بەڵێن یاکە ئەو دوو خاڵی کە ئێمە داوایەکەین یا هاوتاکردنی لە هەرێم وەکو عێراق یا گواستنەوەی دۆسیەکەمان بۆ سەر عێراق کە لە موسسەی سوجەنای سیاسی عێراقی بە هەمان شێوە لەگەڵ باقی پارێزەکانی عێراق لە ڕێگەی ڕووی یاساییشەوە ڕێگە پێدراوە. با گفتوگویەک لەگەڵەوە بەڕێزانە بکەین بە ئەوانیش گوێیان لێ بگرین بە ڕێزانەوە ئازادن لە دەربڕینی سەرنجەکانتان فەرموون. سڵاو لە هەموو لایەک سڵاو لە زیندانیانی سیاسی سەرجەم کوردستان بەڕاستی ئەو غەدرە گەورەی کە لە ماف و امتیازاتی زیندانیان کراوە لە هەرێمی کوردستان لە هیچ شەریحەیە نەکراوە بەڕاستی داواکەین ئەو یاسایە هەموار کرێتەوانێ هاوتا بکرێ لەگەڵ عێراقی فیدراڵە بۆ نمونە من لەگەڵ زیندانی سیاسی و براکەم لە کەرکووک و لە سلێمانی و لە هەموو کوردستان وەکو یەک لە یەک بە یەک شێڤڵ لێراوین لە ژۆرێکی تاریکا بووین بە یەکەوە بەڵام ماف و امتیازاتمان زۆر فەرقی هەیە بۆ نمونە ئەوان 25 ساڵە ئێمە 10 ساڵە بۆ نمونە منحەکەمان بۆ نمونە هەموو نەخۆشیەکان و هەموو سەفەرەکانیان و حەج و هەموو امتیازاتەکانی ئەوان فەرقی هەیە لەگەڵ ئێمەیە ئێمە زۆرمان کە خزمەتێکی کەمان کردووە لە حکومەتە بۆ نمونە خانە نشین بووین ئەمان هاتوون 10 ساڵەکەشمان تەواو نەکردووە منحەکەیان بڕیوین بۆ نمونە 250,000 بڕیویانە گەورەترین غەدرە کە لە ئەم شەریحەی ئێمە کراوە زیندانی سیاسی زۆر سوپاس دەست خۆش بێ ئەڕێزێکی تر من خەڵکی کەرکووکم ئەم بەڕێزە و شتەی باس کرد کە ئێمە منحەکەمان 1,450,000 لەسەر ئەوەشەوە موچەی مۆزەفیشمان هەیە دوو موچەمان بۆ هەیە بە قادونی بەغدا وەرێگرین کە من لەگەڵ ئەم برادەران دانیشتم و قسەیان لەگەڵەکەم زۆر خۆم بە شەرمەزارە دام بەرامبەریان کە لەگەڵ منابوون لە ئەبوغرێب لە یەک زیندان بووین لە ئەبوغرێب هەمان کێبڵ لەوانە دەرا لە منشە دەرا من ئێستا هەمپارێ وەرگرم ئەوان ڕوبێکی من وەرنەگرن بەڕاستی ئەمە غەدرێکی زۆر زۆر گەورەیە یاسای ژماری 4 ساڵی 2006 کە لە بەغدادانراوە بوو مەکاتبەکان کرایەوە ئیتر ئەم منحەیە و بووین بە مۆزەفیش ئەو دوو منحەیەمان وەرەگرت دوای 2013 هەموار کراوە بۆ 25 ساڵ ئێستاکە براشیعەکان خەریکی ئەوەن بیکەنە هەتاتایی قسەی ترشمەی بەرامبەر چاکسازی بەڕاستی حکوومەتی ئێمە ئەوە چاکسازی نێوە ئەوانەکەن چاکسازی مؤسسەی سیاسی بەغا چاکسازی کرد بەڵام ئێمە هەراگامان لێ نەبوو هەموو فایلەکان ناخۆێنە ناومان ناخوێن ئەوراتی ئێمە لای خۆیانە چاکسازیشان کرد لە ژێرەوەی نەمانشزانی پاک و پیسیانیش کرد موچەی کەسیانیش نەبڕی بەڵام تۆ چاکسازیەکەی موچەی خەڵکە بڕی قوتی خەڵکە بڕی دوایی دەرەچێ کە زیندانی سیاسی نییە و مەجموعەیەک موچەکەیە بڕی ئەو کەی ڕەوایە تۆ چاکسازی بکە و ببێ ئەوەی ئاگایشی لێبێ گە زیندانی سیاسی نەبوو موچەکەی ببڕە دوایی نەزداها
رقابة وتفتيش مفتش عام لقل حاكمة بها وبش أمساك سازيان قد بشويش قانوني ونظامي براستي أمي كردستاني إما بعد من جوان ليبيا أو يوان ساكسازي نبو قانونيش نبو هر بشويشي حرمشي بو دستان خوش ما مستبرز السربة هي سوزناي عراقي توانية بله مديري زندان سياسي كاني كركوك بوم كركوك. سر ممثل زندان سياسي باش يعني فرق هي لنيوان هرمي كردستان مثلا اگر کەسێک لە قەرهەنزیر دانیشێ لەگەڵ کەرکووکە مەسەلە سەر بە هەیەی کۆمکارە زیندانە سیاسیان وەزارە شەهیدان بێ لەگەڵ ئەوەی ناو کەرکووکە فەرقی هەیە هیچ فەرقێکی نێوانی قەرەنجیدا ئێمە وشەوەرەگرن نامە بەستم ینی سەر بە هەرێمی کوردستان بێ ئەوەی ئێمە تامان لەگەڵ کوردستان فەرقی زۆرە وەکو پێتم وت ئێمە دوو موچەمانەیە من حەکەی من ملیۆنێک 450,000 ئەوان وابزانم 490 موچەیەکی تری مۆزەفیشمانەیە بۆمان هەیە بۆ ماوەی 25 ساڵ ئێستاکە کە ئەوەنەیە دوای ئەوەش بۆمان هەیە کامی هەڵبژێرین مەسەن ملیۆنی 450 هەڵبژێرە 400,000 هەڵمەبژێرە ئەوەکو امتیازاتێکی خۆمان هەیە جگە لە چوون بۆ حەج بۆ دەرەوەی وڵات ئەرزە شقا پارە ئەثەرڕەدعی ئەو پارانەوە لە 2003ەوە هەموو موشەکانمان بە سەریەکەوە وەرگردووە تا ئێستا زیاد لە 450,000 ما وەرگردووە جگە لە موچەکان باشە فەرقی من و ئەم پیاوەی تەنیشتم چییە بۆ من ئەوەنە وەرگرم ئەمی کوردستان بۆ ئەوەنە وەرگرێ ئەگەر حکومەتی ئێمە بەڕاستی بیر بکەنەوە لە مەسلەی زیندان سیاسیەکان بەڕاستی شەرمە ئەبێ چارەسەریکەن چارەسەریکەن بە شێوەی قانونی ئێمە پێمان ناخۆشە قسە بە حکومەتی خۆمان بکەین و ڕەخنیشانێ ناگرین بەڵام جیاوازیەکان دەستنیشانەکەین زۆر باشە دەستەخۆش بێ ئەو بەڕێزی تر ئەم کاتتان باش کاتی بەڕێستار لە ڕاستیە ئێمە کە بعد لە شەریحەیەکی زۆر تێکۆشەری میلەتەکەمان کەوە زیندانی سیاسیەکەین بیرمان نەچێت پێش ئێمە شەریحەیەکی تر هەیە کە گیانی خۆیان ڕۆحی خۆیان بەخت کردووە لە پێناوی گەل و نیشتمانە ئەویش هاوڕێ شەهیدەکانمانن کە زۆر لە ئێمە سەروەرتر و تێکۆشەرترن بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە لە ئاست حقوق و ئەمتیاز و ئەو غەدرۆق و دوورەی کە مامۆستا پێشەوەی باسی ئەوە بکەیت مەسەلەن بەڕێزت باسی بە کورتی بۆمان لەکوێ سزم بوویت ئازار و نەهامەتێکە چی بوو مەسەلەن بۆ جیلێک کە ئێستا سەیری بەرنامەکە بکا بڵێت بزانین مەسەلەن بەڕاستی زیندانی سیاسی چییە فعلا ڕەنگە مەسەلەی زیندانی سیاسی وەکو هەموو تێکۆشەرێکی تر هەموو شەریحەیەکی تێکۆشەری تر هیچ شەرحی نەوێت هەمومان ئاگادارین کە زیندانی سیاسی چییە دوو من ڕەخنەیەکم هەیە کە ئێمە بەنیاز بووین وەکیلی وەزیری شەهیدان و ئەنفارکراو بێت لەگەڵمانە دانیشێ و مناقەشەی بکەین بە شێوەیەکی ڕسمی و حکومی و ئەوانە بەڕاستی کە نەهاتووە ئەوە خۆی دزێتەوە لە هەموو حقوق و ئەمتیازی تێکۆشەرانی زیندانی سیاسی و تێکۆشەرانی ترمان سێ ئەمان باسی ئەوەیان کرد کە زیندانیانی سیاسی کە حقوق و ئەمتیازەکانیان جیاوازیە لەگەڵ حکومەتی عێراقیە فعلا ئێستا من بۆ خۆم یعنی کە دانیشتم لێرە یعنی شەرمەزاریە بۆ ببورن ئەمە ئاڵێم وەکو حەقێکی خۆم شەرمەزاریە بۆ ئەم حکومەتی هەرێمی کوردستانە کە ئێمە دانیشین داوای حقوق و ئەمتیاز و ماف و ئەوانەی خۆمان بکەین لە ئەو حکومەتەی کە زیندانیانی سیاسی بەشی شێریان هەبووە لە دروستکردنی لە پێگەیاندنی لە ئێستایە کە ئەم حکومەتی هەرێمی کوردستان هەیە لە ڕاستیە ئەوایە حکومەتی هەرێمی کوردستان فرسی بە زیندانیان سیاسی و تێکۆشەرانی تری بکردایە بۆ داڕشتنی بەرنامەی خزمەتگوزاری بۆ هەموو تین و تۆژەکانی ترمان ئەمە حاڵەتێکی ترە حاڵەتێکی ئەوەی هەیە کە هەمومان تێکڕای ئەم کێشانەی زیندانیانی سیاسی لە ڕاستیە بەوە حەل ئەبێت کە هەروەکو کاکشەبادین و کاکسالار و کاگنورەدین و دیارە ئەوانی تری شەرباسیەکەن بەوە حەل ئەبێ کە یان ئەوەتانێ یاسای یانزەی 2011 حکومەتی هەرێمی کوردستان کە تایبەتە بە حقوق ئەمتیازانی زیندانی سیاسی هەموار بکرێتەوە وەکو بەغا یان وەکو یاسای ژمارە 4 2006 حکومەتی فیدراڵی یان ئەوەتانێ
کێسی زیندانە سیاسیەکان حکومەتی کێسی زیندانە سیاسیەکان هەرێمی کوردستان ڕادستی حکومەتی فیدراڵی بکرێ بۆ ئەوەی کە زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان کە خۆمان ئێمە ئەزانین هەمومان زۆرمان لە ژوورە ئیدام بووین، زۆرمان لە ئەبوو غرێ بووین لە ویزگە جیاجیاکانی ئەمن و ئەشکەندەدانی حکومەتی بەعسی ڕووخاو شەریک بووین لەگەڵ هەموو ئەو خەڵکانەشی کە لە حکومەتی فیدراڵ ئێستا مستەفیدن یعنی ناکرێت ئەم جیاوازیە کە هەمومان پێکەوە بە یەک خامچی لێباندراوە یەک حکومە دراوین ئەم جیاوازیە گەورەیە هەبێ بۆیە بەشی شێر بوو ئەوەیە هەتا زوو ئەم حکومەتی هەرێمی کوردستانە بە خۆیان بچێتەوە بۆ هەموارکردنی ئەو یاسایە بۆ ئەوەی جارێکی تر زیندانی سیاسی لە خۆی زویر نەکات. ئەوان نازانن زیندانی سیاسی ملی بۆ حیزبی بەعز نەوی نەکرد خێرە بۆ خەڵکێکی تر نەوی بکات کە حقوق و امتیاز و زیندانە سیاسی حقوقی امتیازی تێکۆشەرانی زیندانی سیاسی و سەردەم تێکۆشارانی دینتری کوردستان فەرامۆش بکات. هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە سپاس بۆیەوە بەڕێزێکی تر بەڵێ ئەم کاتتان باش کاتی بەڕێستان باش من دەگەڕێمەوە بۆ هەنگاوێ دواتر باش زیندانی سیاسی وەکو دابشکردن مڵکی ئەو ئەحزابانەیە بەر لەوەی مڵکی حکومەت بێ کە خۆیان لە پێناوی حیزبەکانی خۆیاندا و دواتر لە پێناوی ملەتەکەیاندا گەیشتونەتە ئەو شوێنەی و ببنە زیندانی سیاسی. ئێمە بە تایبەتی من باسی یەکێتی نیشتیمانیەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان دەبوو ئێمەی لە دوای شەهید وەکو شەریحەیەک لە دوای شەهید حسابی تایبەتی بۆ بکردینایە بەڵام زۆر بەداخەوە تەنانەت یەکێتی نیشتیمانی لە نێو حکومەتەکەشدا ئەو ڕۆڵەی نەبینیوە کە ئێمە زیندانی سیاسی بەم شێوەیە مەغدور نەبین. ئەمە بۆ پارتی ڕەنگە تۆزێ ئەهوانتر بێ یاخود ڕەنگە لە دیوی ئەو دیەوە ئەوان وەکو حسابێکی تر حساب بکەن بەڵام بەڕاستی ئێمە لە نێوانێکی و پارتیش فەرقەیە زیندانیانی سیاسی نازانم ڕەنگە کاکشێخ بەهادین بزانێ ئەو هاتوشوێ هەولێرەکە و هاتوشۆی بڵێن سەرۆکایەتی و هینەکاکە بەڵام یاساکە یەک یاسایە لە شتی ترا هەیە فەرق بەڵام نازانم ئەلەمەیە فەرقیان هەیە یان نییە. ڕێکخراوی ترمان هەیە کە بە دوو بەشە بەشی پارتی زۆر لە بەشی یەکێتی باشتر دەژێ باشتر ئیشەکانی ئەڕوا بەڕێوە لەبەر ئەوەی ماف و امتیازاتی پێ ئەدرێت و کارەکانی بە ئاسانی ئەڕوا بەڕێوە لێرە لای ئێمە خەریکە خامۆشە بێ هەر ئەو ڕێکخراوەیە بەڵام بەنسبەت هینەوە بەڕاستی ئەو غەدرەی کە کراوە هەنگاوی یەکەم حیزبەکان غەدریان کردووە ئەنجا لە حکومەتیشان ڕەنجی داوەتەوە بە پێی یاساکە حتا بە پێی یاساکەی خۆشیان نەجوڵاونەتەوە بەرامبەر بە زیندانی سیاسی. دەکرێت ئەوەش بوترێ زیندانی سیاسیش بۆ خۆی بەڕاستی زۆر خاوە زۆر چالاک نییە لەسەر داواکردنی مافەکانی خۆی. دوو جا تا ئێستا زیندانی سیاسی نەهاتۆتە سەر شەقام داوای مافەکانی خۆی بکات و بتوانێت کاردانەوەی هەبێ یا ببێتە وەرەقەی فشار بۆ سەر ئەو دەسەڵاتە و ئەو حکومەتە. ئەجینا بەڕاستی ئەگەر حکومەت ترسێکی هەبوایە لە زیندانی سیاسی زۆر بە ئاسانی کارەکانی بۆ جێبەجێ ئەکرد. حکومەتی ئێمە تەنانەت ئامادە نەبووە نامەیەکی تەخویل بۆ زیندانی سیاسی بنووسێ کە عێراق وەری بگرێت و هین نەکات هیچ بەرگریەک نەکات بەڵام لای ئێمە نایەڵن حتا ئەو کتابە ڕسمیە نادەن بە زیندانی سیاسی بۆ ئەوی بیبا لە بەغا ئیشەکانی خۆی پێ جێبەجێ بکە. زۆر سپاس بەڕێزێکتر زۆر سپاس بۆ بەڕێستان باش دیارە پێشەکی من گلێکی تایبەتمەیە لە جێگری وەزیر کە نەهات بۆم بەرنمەیە لەبەرەوەی بەڕاستیان بەرنمەیە کێشە و گیرروگرفتی زیندانانی سیاسی ئێمە ئەوان بەرپرسی سەرەکی ئێمەن وەکو وەزارەتی شەهیدان. ئەمە خاڵی یەکەم.
خاڵی دووەم یاسایەکە یاسای ژمارە 11 کە لە پەرلەمانی کوردستان دەچۆ لە ساڵی 2011 ئەم یاسایە دیارە کۆمەڵە مافی امتیازی بۆ زیندانانی سیاسی دابین کردووە بەڵام بەداخەوە کۆمەڵێ لەو مافی امتیازاتانەی کە دابینی کردو تا ئیستا جێبەجێ نەکراوە یەکێ لەوانە زەویە ئێمە لە ساڵی 2013 زەوی بۆ وەجبەی 1 2 3 4 5 ئەمە تەمان بەپێی وەجبات کە کات خۆی پشڕاست کراونەتە لای بەپێی یاساکە هەتا ئیستا ئەو زەویانە لە سنووری سلێمانیش لە کەنەکەوەن زیندانە سیاسەکان سوورە قەیدەکان بەناویانەوەیە باشە ناتوانن یەک بلۆکی تیادانێن جوتیارەکان داگیریان کردو حکومت ناتوانێت ئەو مافیان بۆ دابینکە ئەمە یەکێ لە خاڵەکان ئەمە یاسا کە بە حساب من زیندانی سیاسیم و یاساک منی پشڕاست کردەوە زەوی پێداوم وەکو من حەو ناتوانم وەکو ماف بەدی بێنم بۆ خۆم ئەمە یەکێ لە خاڵەکان خاڵی دووەم بەپێی یاساکە زیندانی سیاسی لە یاساکە هاتووە ئەڵێ ئەتوانێت دوو پارچە زەوی وەرگێ بۆ نمونە جەنابەت پێشمەرگە بوویت ئەتوانی فەرمانبەر بوویت ئەتوانیت مهندس هەر شێوەیە یعنی کارگوزاری ئەتوانی زەوی خۆت وەرگری بەڵام وەکو زیندانی سیاسی زەوی من حەیە بۆ تۆ ئێستا ئەو برادرانی کە فەرمانبەر بوون بۆ نمونە زیندانی سیاسیشن بەس بەخشینێکیان بۆ کرا بەخشینە یعنی ناکاتە $200 یعنی $300 ئێستا زەوی زیندانی سیاسەکان پێ ناتن ئەڵێ لەبەرەوەی تۆ بەخشینێکت بۆ کراوە دوای ئەوەش ئەوانەی کە پێشتری زەویان وەگردووە قەنەعەتت بێ لەم برادرانە تیاتی یاەتی بە دوو فەردە ئارد بە دوو فەردە ئارد باشە یان بەڕاستی ئەم یاسای زۆر کەم و کورتی تایە زۆر خراپە پێویستەکە یعنی حکومت بەخۆیان بچێتەوە ئەو ئێمە ئەوە ئێستا جێگری وەزیرەکە وەکو باسم کرد نەیتوانی بێ ینی دانیشێ بەرامبەرێمە خۆی زانێ معاناتەکانی ئێمە چۆن داشنیشتون چەندین جار لەگەڵا دانیشتون چەندین وعد و عودیەوە بەڵام بەداخەوە هیچیان جێبەجێ نەکردووە هیچیان جێبەجێ نەکردووە خاڵیشتر کاک شێخ بادین ئاماژەی پێدا ئەم برادرانە ئاماژەیان پێدا تقریبا لە 2014ەوە ئێمە لە وەزبەی 9 10 11 12 و 13 و 14 ناویان پشڕاست کراوەتەوە بەپێی لیژنەی چاکسازی کە ئیسا لیژنەی چاکسازی هاتۆتەکایەوە بەپێی یاساکە حاکم قەرایی لەسەر داوە بەڵێ ڕاستە قەیراین داراییە و خۆیستا قەیراین دارایی نییە قەیراین دارایی کۆ هەیەستا بۆ یعنی مەسئولێک 50 سیارە بە دوای ڕوا پارەی بانزینی پێ بۆ زیندانی سیاسی بە 500 دینار کاک زانە خۆت جەنابەت بە 500 دینارە ژیت نەخێر دەبە گۆڕی هەموو شەیدان هەمووی 500 500کەشیان بڕیوە باشە قەنەعەت ئێمە برادەرمانەیە پێویست ناکاسان ناوی بێنن خێزانی نەخۆشە کرێت چییە مناڵەکانی هەمووی خوێنیان تیانە بە گۆڕ شەیدان 500 ئەدەوەرە 500 ناوەرە کێ پێژی بەڕاستی غەدرێکی زۆرەکرێ من داواکەم ینی بەڕاستی حکومت بەخۆیان بچێتەوە یعنی ئەم نەهامەتیانە نێڵێت مسپاسانە دەستخۆش تا برادرانە ئامادەبن لەگەڵ کاک شێخ بادین بۆچی هەوڵتان نەداوە بەڕاستی وەکو بەڕێزە قسەی کرد مەسەلەن زۆر ڕاشکاونەوتی بە یەک کوێ بڵێمان درراوە لە یەک زیندان نبووین منتەقیتیانێ من ئەو پارەی وەرگرم و برادەرەکەم ئەو پارە وەرنەگرێ مەسەلەن بۆچی نەتانتوانیان هەوڵتان نەداوایان چی ڕێگر بۆ کە بچنە سەر هەیئەی سوزنای عراقی وەڵاهی وەکو کۆمکاری زیندانە سیاسەکان ئێمە وابزانم لە حرەسی بەردەرگاکانی پەرلەمان و وەزارەت ئەمان ناسنەوە یانیەوە نەچوین نەک سەرۆکی پەرلەمان لەگەڵ ڕێزمان بۆی و هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمان کە ژوور بە ژوور چوین بۆ لایەن بۆ لای جەنابی وەزیر ڕەنگە گەر بە ژمارە بڵین بە نووسینیش بە نووسراویش هەمانە زیاتر لە 25 جار ئێمە بەرنووسراوی ڕسمی و بەچوون بە هەیئەت و بە دانیشتن گفتوگۆمان کردووە لەگەڵ جەنابی وەزیر و جەنابی بریکاری وەزیر لەگەڵ فەرمانگەی هەمانگی ئەنجومەنی وەزیران قسەمان کردووە و لەگەڵ پەرلەمانیش و پەرلەمانتارەکانیش بەردەوام ئێمە هەوڵمان ناوە لە ڕاستیە سپاسی کورساتەکەین کە هەمیشە دەرگای کراوە بۆ ئەوەی کە دەنگی ئێمە بگات ئەم کۆبوونەوەیشمان ئەم بەرنامەیەش لەگەڵ سوپاسمان بۆ ئێوە لە ڕاستیە هەر لەو ناومێدیانەیە کە ئێمە زۆر لە دەرگای وەزارەت و سەرۆکایەتی و حتا سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت داواکاریمان کردو بە داوای ڕسمی زۆریان جواب نایاوەتەوە
و ئەوانشی کە جوابیان ناوەتەوە تەنها شوێنێک کە پێی گەیشتوین هەر ئەو بەڕێزە بووە کە دکتۆر عەبدولحەکیم خەسرە و کە قسەمان لەگەڵا کردووە کە ئەو جێگەی متوانەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و بەو بەڵێنانی کە دەنجی ئێمە ئاگاتە ئەو جێگەیە و بۆچی ڕێگرن و ئەوەی تێگەیشتن بۆچی ڕێگرن دیارە بابەتەکە داراییە ئەگەرەوە بچنە سەر موچەی عراق ینی بۆچی ڕەنگە خۆش نەبێ بڵین بەڵام چاکسازی ئەگەر لە سەرجەم وەزارەتەکانە و سەرەتا لە سەرەتا لە وەزارەتی نەوت و ئەو کانزانەوە دەستیان پێ بکردایە ئەو پارانی کە لەوێەوە بەدەست حکوومەت ئەکەوێ لە دەرهێنانی نەوتێکەوە هەتا سەر زەویەکە هەر لە ناو عەرزەوە تا سەر زەوی کۆمپانی وا هەیە هەر بۆ ئەو دەرهێنانی $4 لەو بەرمی لە نەوتە ئەبات جا ئەوانی کە نەقلی ئەکەنوانی کە بە بۆریەکەی ئەڕوا و یعنی ئەمانە هەموو ئەگەر چاکسازی تیا بکرێت جێگەی ئەوە نابێتەوە کە زیندانیانی سیاسی هاوتای عێراق موچیان پێ بدرێ و ئەگەر ئەوە لە هەرێمە ئەویان پێ ناکرێ ینی چه شەرمێکی تایە کە زیندانیانی سیاسی بگوازنەوە بۆ سەر حکوومەتی فیدراڵ و ئەو بودجەیە بە کە پێشتر ئەم بودجەیە لە هەرێم لە حکوومەتی عێراقی فیدراڵە وەکو خۆی هاتووە بۆ هەرێمی کوردستان ئێمە سەرەتا ڕەنگە هەنێ لە برادرانیش وردەکاری بابەتەکە ئەزانن کە گوژمەی یەکەمی ئەو موچەی کە ئێمە هاتووە 6 ملیار دینار هاتبوو بەڵام لە ڕاستیە ئەوە نەدرا بە زیندانە سیاسەکان لە هەرێمی کوردستانە بە کەمتر لەو نرخەیەوە ئێستا لە یاساکەیە هێنابیانە بەهەرحاڵ ڕێگرەکە ڕێگری داراییە ئەگەر ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەچێتە بەغداد چۆن لەگەڵ بابەتەکانی تری نەوت و کێشەکانی تری هەرێمی کوردستانە قسەکە ینی کێشەی زیندانیانی سیاسی ئەو تێکۆشەرە دێرینانە ئەوە ناهێنێکە لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ بەغایە ئەویش بکەیتە بابەتێک ئەوزاتە ئێمە ئەوانی کە قسەمان کردو لەگەڵ بەغایە لەگەڵ مؤسسەیە هیچیان ناڕازینین و پێشیان باشە کە ئێمە موچەکانمان لێەوە وەربگرین چونکە هیچ غەدر لە کەس ناکرێت بەڵام ئەو ڕێگریە تا ئێستا ئێمە پێشتر حکوومەتی بڵین کابینەی پێشوو کاگنێت چیروان نووسراوی بۆ کردوین بۆ حکوومەتی هەرێمی بۆ حکوومەتی عێراقی کە ئەو ڕەزامەند بووە ئەم دۆسیە بجۆزینەوە بەڵام بۆ ئەم کابینەی نوێش داوای نووسراوی تازەیان کرد کە تا ئێستا ئێمە داوامان کردووە وەڵامی نەبووە زۆر باشە ئەو بە ڕێزانەی تر کە یانوێ قسە بکەن فەرمونون ئەگەر هەستە سەر پێ سپاس دەکەم زۆر سپاس بۆم دەرفەتە سپاسی کەناڵەکەتانەکەین ئەگەر مایکت نزیکەی سپاس دەکەم ئەگەر تیمەبەستی سەرەکی ئێمە تەبەن لەم گفتوگۆیە ئامادەبوونی بریکاری وەزیری شەیدا بۆی بتوانین لە نزیکەوە بزانین بۆچی ئەوان گوێ لە داواکاری و خواستەکانی بەڵام بەڵام ئەم ئامادە نەبوونەی بەڵگەیەکە کەوان ئامادەنین گوێ لە داواکارەکان بە هەندی وەرناگرن بە هیچ زۆرێک سەبارەت بە بێباکی حکوومەت بە داواکاری زیندانی سیاسی لە کۆمەڵی خاڵا خۆی بینێتەوە خاڵی سەرەکی بەلای ئێمەوە کە حکوومەتی هەرێم تا ئێستا پشتگوێی خستووە ئەو داواکاری و مافوی امتیازاتی ئێمە ئەو ڕۆژگارە ئەو مێژوەی کە ئێمە خەباتمان تیا کردو زیندانی بووین تایە و ناڕەحەتیەکان و ژوورە تاریکەکانمان بینەوە لەوانەیە ئەوان لەو کاتا هەر لە دایک نەبوو بن یاخود مناڵێکی بچووک ببن و نازانن معانات و ناخۆشەکانی ئێمەیان نەبینیوە جا ئێستا وەکو چیرۆکی 1001 شەوە وایە بەس مەگەر بۆیان بیجێڕیتەوە بۆیان باس بکەیت و بڵین چیمان بەسەرهاتەوە و چۆنمان بینیوە لەبەرەوە لای ئەوان شتێکی زۆر گرنگ نییە نازانن ئاگاداری ئەو مێژوە نین سەبارەت بە خاڵێکی تر کە ئەو لایەنانی کە ئێستا لە حکوومەتی هەرێمان لایەنە سەرەکیەکان پشکی شێریانەوە کە کات خۆی قارەمانەکان و ڕۆڵەکانی ئەوان بۆ لە زیندانەکانە و بەرگەی ئەو ناڕەحەتی گرتووە زۆر ناخۆشە تۆ لایەنێک کە لە گەنجی خۆتت لە پێناویدا ناوکاری سیاسیت بۆ کردو ئێستا لە حکوومەتا بێ و هەر بێباک بێ لە ئەس داواکاریەکان و لە ئەس خواستەکانی توە کە بەشێت هێوی مافی سەرەتاین مافەک ئەوانی کە داوایەکەین شتێکی زۆر زۆر زەق نییە بڵێ وڵا ئەمە سنوور بەزاندنە بەڵێ
سەبارەت بۆی کە موچەی ئەوەی موچەی کێبێ باڵین من حەکەی ئەبڕێت ئەمە ئەوە حکوومەتی هەرێم پێزانی نییە باید چونکە ئەو کەسێک کە توانیوێتی لە پاڵ من حیزیندانێک موچەی کێبێ خۆ موچێ لەبەر خاتری چاوی کاڵی نییە ئەم موچەیە لەبەر ئەوە بووە بڕوانامی بەدەستێناوە خوێندوێتی هیلاکی کردووە ینی دوو ئەرکسێ ئەرکی لەسەرشان بۆ ئەرکی خەبات کوردایەتی لە پاڵی شا خوێندن و بە هەموو قۆناغەکانیەوە بەڵام ئەو زۆر بێباکانە بێت بە بیانوی ئەوەی کە تۆ موچێکی ترێ من حەکەت پێ ڕەوانە بینێ ئیتر ئەمە زۆر زۆرمانە هەڵەگرێکەوەتە ئەم حکوومەتێ جەگای دڵخۆشی نییە بۆ خەڵکە دڵسۆزەکەی خۆی زۆر سپاس دەستخۆش بە ڕێزێکتر کاک تەلان شەوتان باش ئەزیزان شەوتان باش زیندانیانی سیاسی شەو باش بخێر سەڵاوێکی گرم بەڕێزان ئەم خەڵکەی ئێمە زیندانیانی سیاسی سنووری چەند شەماڵ زۆر بەڕاستی بێ ئەمەلە لەم حکوومەتە لە ئەدای حکوومەت ئێمە 5 ساڵە هەوێمان داوەتەوە بەو خەڵکە هەوەی موچەی زیندانی سیاسی هەتا ئێستا دینارێکمان نەداوە پێی زۆرینەی لە تەمەنیان ڕۆیشت زۆرینیان وەفاتیان کرد زۆرینەیان بێخانون خەڵک هەیە هەتا ئێستا قەنەعەتم پێکەن و بەڕیدەیەکی نێ پاژماوەی ئەنفال پاژماوەی ئەنفالەکان سنووری شەمشەماڵ بە تایبەتی کە چواردەی چوار ناونراوە ڕۆژی ئەنفال بە تایبەت سنووری شەمشەماڵ ئەگرێتەوە زیاتری ئەنفال لێ سنوورەیە زۆرینەی خەڵکی شەمشەماڵیش کەم دەرامەتن بە تایبەت پاژماوەی ئەنفالەکان ئێمە ویستمانە زەوی بدەین بە زیندانیانی سیاسی بەڵام لە تموحی خۆمانە نەبووە ئێمە لە هەفتەی ڕابردووە توانیمانە 150 پاسە زەوی ژماری زەویان بدەینێ لە کۆی 408 ئەمریکا هەمانە یعنی هیچ ئەچینە شارەوانی توانای ئەوەی نییە ئەرز ئەفراسکات هیچ داهاتێکیان نییە بۆی کە ئەرز ئەفراسکات ئەوانش ئەڵێن زەویمان نییە ئێمەش نازانین چی بکەین ڕۆکەینە حکوومەت کە جوابمان ناداتەوە هیوادارم حکوومەت بە دەنگی زیندانی سیاسیەوە بێت هیوادارم بە دەنگی پاژماوەی ئەنفالەوە بێت هیوادارم ئەو کەسانی کە دەسەڵاتدارن لەم حکوومەتەیە هیوادارم چاوێک بە وەزعیا بشێنەوە بە ئەو ڕۆژانەی کە خەڵکێک هەبووە لە نەگرۆ سەلمان ئێستا ڕۆفاتی نهاتوەتەوە هەبووە لەیانە چەند ڕۆژیا خوشکێک بەڕێ ساتە لامان وتی کاک فەریدون 50 کەسم ئەنفالە بەس خۆم خوشکێکە ماوینێتەوە ئەخر حکومەت تۆ چۆن بێ ئاگای لەم شتانە تۆ باوکی میلەتی حکومەت ئەگە باوکی میلەت بێت بەڕاستی ئەبێ ئاگای لە ئەولادەکەی خۆی بێ زۆر سپاس بۆ بەڕێستان فەرموو پێشەکی دەستخۆشی ئەم بەرنمەیەتان سپاس بۆ بەڕێستا سەر و ڕێز و نەوازش بۆ شەیدانی زیندانی سیاسی و هەموو شەیدانی کوردستان دایانێنم من نمونەیەکی بچووک ئەجێڕمەوە من ساڵی 1970 تەلەبەی دویم تۆسە بووم کە گیرام تەمەنم 7 ساڵ بوو تەمەنم 7 ساڵ بوو بردیان گەوریان کردین بە 18 ساڵ بۆی شمولی ئیدام بکەین ئەوە بوو لە ساڵی 1994 ئێمە بە گۆڕینەوە ئەو کاتە مفۆزاتی بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی عێراقی ئێمە گۆڕاینەوە باسی سەروەریە کەم کە ئێمە بانک کراین بۆ سێروە ئەوەختە من باسی زمانی شاخ و ئێساکەم کە لە زمانی شاخە لەو نەبوونیا لەو هەم بێدەرامەتیا ئێمە بانک کراین بۆ لای هەواڵمان جەلال سەر و دەمەچیان ناینێ لاوانەیە کاک عیماد بزانێ کاک عیماد ئەو ساڵە لەگەڵ منابەر بووە سەر و دەمەچێ یاینێ هەواڵمان جەلال 500 دیناری ئەو زمانە شیاینێ ئێستا من تێناگەم هەر ئێستا کوڕەکەی خۆی کوڕی هەواڵمان جەلال ڕەوانشاد جێگری سەرۆکی حکومەتی دەسەڵاتێکی وای نییە هەر قسەیەک بکات لەم یعنی جێگر هەموو شتێکی پێ ئەکرێ باشە ئەو ناتوانێت دەسەڵاتی وەر چاوێ لە باوکی بکات ئەوە نیە نیگەرانیەکانی وای کردووە لە حکوومەتە لە ڕەنگە بەشێکی ئەوە بێکە یعنی ئێمە نیگەرانین لەوەی ئەم پیاوە ئەگەر دەسەڵاتی وێنێ بۆ بەجێوی هەر یەک جار ئێمە با لەو حکوومەتە کە بزانین هیچ ناکات بزانین ئەمەلێکمان ئێمە ئەمەلمان پێی نەماوە لەبەرەوەی من وا هەستەکەم وا بیرەکەمەوە کە ئێمە گیراوین ئەوانەی کە ئێستا تەعزیبمانەیەن ئەو ساش هەر تەعزیبیان ناوین ئێستا ئیشەکانمان بۆ ناکەن لەبەرەوەی لاوەتیایەتی ئەو سەردەمەش پیاوی ڕژێم بووە کە پیاوی ڕژێم بووە کە ئێمە چینە بەردەستی باسی خۆمانی بۆکەین وەکو درچێ وایە بچێ بە چاویە ئەو شەریحانە ئێمەیان خۆش ناوێ یعنی ئێمە بچمە بەردەمی بڵێ من ساڵ 82 گیراوم و تەلەبەی
دویم تەوەسە بووم و ئاوا بۆ حاڵم بۆ وا لێم دراولاانەیە خۆی تازیبی یابێتم ئێستا کە ئیشەکەی ئێمە من وا هەستەکەم بۆیە ناڕوا هەر ئەو کەسانن کە ئێستا لە دەسەڵاتان ئەو وەختەش هەر بۆ قامچێت تازیبی ئێمەیان ناوەسە بە نەوعیچکە تازیبمانێن من زۆر سوپاسانەکەم و مەمنون بۆ ئێوە بەڕێزشتر ئەوی لای خۆت سڵاو ڕێزم بۆ کەناڵەکەتان بۆم برادرە بە ڕێزانش داواکاری من بۆ حکوومەتی هەرێم ئەوەیە بۆچی ئەم حکوومەتی هەرێمە فەرقێکی زۆر لە بینی زیندانیانی سیاسی هەرێم و زیندانیانی سیاسی حکوومەتی فیدراالیە ئاکات ئێمە ئەگەر وەکو قومێتیش بێ قومێتمان کورد بووە زیاتر چەساوینەتەوە زیاتر تعجبناوین زیاتر کەس و کارمان عزیێتیان کێشاوە بۆچی ئێمە بۆ 10 ساڵ بە منحەیەک پێیان ڕەوا نەبینی و منحەکەیان بڕیتین بەڵام بۆچی بۆ زیندانیانی سیاسی حکوومەتی هەرێم 25 ساڵ و معاشەکەشیان 1,250,000 حکوومەتی عراقی داوا لەم حکوومەتەکەم پیاچوونەوەیەک بەم یاسایە بکە بزانین بەشتێکم هەر چۆن نەبێ هەریم زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان هاوتا بکێتەوە لەگەڵ زیندانیانی سیاسی بەغا لەگەڵ ڕێزم بۆ ژەنابتان سپاس قسەیشترتان هەیە بە ڕێزام فەرموو فەرموو دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەیە من لەسەر دوو خەڵق قساکەم خاڵێکیانەوەی ئێمە کە زیندانی سیاسی بووین تەمەنی هەرزەکاری و لای و گەنجیمان هەمووی لە پێناکی نیشتمانی کوردستانە سرف کردو لە پێناوە ئەمیلەتە پێویستێکی نیشتمانی کوردستان لەسەر خەباتیان بێتە سەر خەت کە بەڕێز کاقوبات جێگیری سەرۆژی حکوومەتەوە پێویستە ئەو بەرگریمان لێ بکە ئێمە دەنگمان بە سەرۆژی حکوومەت ناگات تا قسەی لەگەڵا بکەین و دەنگمان بگەێنین تەنها مەرجعی ئێمە وەزارەتی شەهیدانە فەرمووەتە ئیمشۆکە بڕیار و بریکاری وەزیر بەشداری نەکردووە لە مانگی 1 ساڵی 2020 ئەو کاتە هێشتا یاسای شەخسازی لە پەرلەمان بوو گفتوگۆی ئەکرا ئێمە کۆمەڵی برادر چوینە پەرلەمان و لە پەرلەمان گفتوگۆمان کرد سێمان کردی چویان مەدەست نیە پەرلەمان هیچ قەرارێک نائیلا ئەوەیە لە حکوومەتەوە هاتووە و هەر هەمووی 10 ساڵە بڕێ و هیچ ناتوانێت دەستکاری بەرگێکی بکە لەگەڵ جەنابی وەزیر و بریکار دانیشتین شەوێک بەحساب دعوەتی ئەوان ژوین نامان نەخوارد دوایوتی کاکە ئێمەوتمان کاکەوە ماوەکەمان تەواوە بێ ماوەی ئێمە 10 ساڵە چەند مامێکمان ماوە وتی کاکە ئێوە بە هیچ شوێک باسی ئەوە مەکەن کە ئێوە ماوەکەتان تەواوە بێ ئێوە بێت تا سەر بێ ئەوەی کە هەیە ئەمە منحەیە ئێوە کەسێکتان ئەگەر موچە خۆرن یان خانشین ئەوە مافی خۆتانە ئەوە کرێی پیشەی خۆتانەکەوەریکە ئەم منحەیە مەسلەی پەیوەندی بە زیندانی سیاسی ئەمە حەقی زیندانی سیاسی کە وەری ئەگری کەچی وازام دوو مانگی پێ نەچوو من حەکەیان بڕین و کۆتایی پیاوە لەبەرەوە ئێمە داواکەین ئەگەر وەزاری شەهیدان ئەتوانێت یاسەکەمان بۆ هەموار کاتەوە هەمواری کاتەوە هەمواریشی ناکاتەوەکەەوە بەغا ماقاتە سەر بەغا وەکوانی کە زۆر ئاساییە بۆ لە کۆڵان بینە هەم دەخلێکیش بوو ئەم خەڵکەیە توانێ و لە کۆڵ حکومەت یاریژە بینەوانێ دەست خۆشە زۆر سپاس بەڕێز سپاسانەکەم دو سەرنجی بەڕێز کاک بەهاتین لە ڕاستیە ئێمە ئەو خەبات و ماندووبوونەمان بۆ ئەو بوو کە بە دڵنیایی لە ژێر ئاڵای کوردستان و حکوومەتێکی کوردستانە لە قۆناغێک لەو قۆناغانەی کە ڕفراندۆممان کرد کە سربەخۆ بین ئەویش کە نەتوانرا نەگەیشت بەڵام ئێستا ئەگەر بڕیارە ئێمە لە ناو عێراقی فیدراڵا بین ئەو ڕێکارانە چییە کە هاوتا بکرێت یاخود دۆسیەکەمان بجۆزرێتەوە بۆ بەغا ئەوە ئەرچی حکوومەتەکە جێبەجێ بکە ئەوە دەستوری عێراقی 132 یەکێک لەو بڕگانەیە کە قەرەبووی زیان لێکەوتوانی ڕژێمی پێشووەکە بێگومان زۆر لە شەهیدان و لە زیندانیانی سیاسی و لەو تێکۆشەرە دیرینانی سەردەمی پێشوو لەو زیان لێکەوتوانان کە ئەم دەستورە ئیگرێتەوە ئەگەر ئێمە لە چوارچەوەی عێراقین و ئەگەر ئەو خەونە وەکەڵێ نەهاتە دی بۆمان ئێستای تر هیچ ڕێگریی تر نییە یەکێک لەو گفتوگویانی لەو هەیئەتانی کەس نەبەغا بۆ گفتوگۆ ئەبێ زیندانیانی سیاسی بێت ئەبێ شەهیدان و زیندانیانی سیاسی کاوەی ئێمە تێکۆشەرانی دێرینی شەروەها کە لە عێراقا هەمووی ئەمانە مافیان مسۆگەر کراوە بە پێی دەستور یعنی ئەوە داواکاریە ڕاستە و خۆ لێرەوە لە پرساتەوە ئاراستی ئەو حکوومەتەیەکەین ئەگەر لە چوارچەوەی هەرێمی کوردستانە ئەتانەوێ فەرموون فەرموون
بەپی یاسای ژمارە 11 کە پێشتر جەناوی کاک مەسعود ئیمزای لەسەر کردووە ئەمە هاتووە فەرموو بە جێبەجێ بکرێت و هاوتای عێراق بێت کە بەپی یاسا هاتووە ئەگەر لێرە نایکەن فەرمو دۆسیەکەمان بجۆزنەوە بۆ گفتوگویانی کە لەگەڵ حکوومەتی عێراق هاتانە بیجۆزنەوە سەر عێراقی فدرال و با ئێمەش وەکو باقی تری زیندانیانی سیاسی لە عێراقا سوودمەند بین لەو مافهوم تیازاتانە. زۆر سپاس بۆ بەڕێز شێخ بەهادر شێخعەزیز سەرۆکی کۆمکاری زیندانە سیاسیەکانی کوردستان. سپاس بۆ بەڕێستان، هەروەها سپاس بۆ ئەوەی بەڕێزی شماندومان کردن بە هیوای ئەوەی کۆی ئەو پەیامانەی لە بەرنامەی ڕەهەندا هەیە ببێتە نامەیەکی کراوە بۆ لاەنە بەرپرسیارەکان لاەنە دەسەڵاتدارەکان بۆی بتوانن گلەی و نیگەرانی و سەرنجی ئەو بەڕێزانە وێڕای ئەو هەموو قوربانی و وێڕای ئەو هەموو ئازار و مەینەتی لە زیندانە بینیویانە ئێستا ئەوەندە تەمەنەی ماوێنە بتوانن بەسەربەرزی ئیداری ماڵ و منداڵیان بێت. بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتەوە.